سڵاوتان لێبێت. ناڕەزایەتەکانی ئێران لە ناوخۆ دەکوڵێت، بەڵام ئەم وڵاتە چاوی لەسەر نارەکانی خۆی لە دەرەوە هەڵنەگرتووە. سەرەڕای ئەوەی هێزانەکانی کۆماری ئیسلامی ئێران سەرقاڵی دامرکاندنەوەی خۆپیشاندانەکانن، بەڵام ئێران دەست بۆ ئەو هێزانەش دەبات کە پشتیوانی لە خۆپیشاندەران دەکەن. ئێران لە ئاسمان و زەویەوە هەوڵی کۆنترۆلکردنی دەنگی نەیارانی و خۆپیشاندەران دەدات. لە زۆربەی شارەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کۆڵان بە کۆڵان لە ڕێگەی هێزە ئەمنیەکانەوە ڕوبەڕووی خۆپیشاندەران دەبێتەوە. لە ئاسمانیشەوە بۆردومانی خاکی هەرێمی کوردستان دەکات کە بارەگای حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی لێیە. ئەو کاتی ئێران بۆردومانەکەی کرد، ڕەنگە بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەخەبەر نەهاتبن، بەڵام دەنگی بۆردومانەکان لە کاتژمێر 8 بەیانیەوە دەگەیشتە هەموو سووچ و قوژبنێکی ناوچەکانی کۆیە و برادۆست و زرگوێز کە بەهۆیەوە دوو پێشمەرگەی حیزبی دیموکرات لە کۆیە کوژان و 8 دیکەش بریندار بوون. وڵاتی هێرشبەر بیانووی هەیە و بۆردومانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە مافی خۆی دەزانێت. سوپای پاسدارانی ئێران دەڵێت بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان پابەند نەبوون بە بەڵێنەکانیانەوە و بەهۆی شکستهێنانی هەوڵە دیپلۆماسیەکان بۆ دەرکردنی گروپە کوردیەکان بۆردومانەکەمان کردووە. سوپای پاسداران جارێکی دیکەش داوای چەکداماڵێنی حیزبە کوردیەکان و دەرکردنیان دەکات لە هەرێمی کوردستان. بەردومانەکەی سوپای پاسدارانی ئێران کاردانەوەی ناوخۆیی و دەرەکی لێکەوتەوە لەسەر ئاسی دەسەڵاتی جێبەجێکردن. سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند هیچ بیانوویەک نییە بۆی ئێران بەردومانی هەرێمی کوردستان بکات. هەرێمی کوردستان دەیەوێت تاکید لەوە بکاتەوە کە هەرێمی کوردستان دەیەوێت فاکتەری سەقامگیری بێ لە ناوچەکە و دەیەوێت عیلاقەی باشی هەبێ لەگەڵ هەموو دراوسەیەکانی و لەو چوارچێوەیە لەگەڵ ئێرانیش دەیەوێ علاقەیەکی باشی هەوێ. بە حەقیقەت ئەوەی ئێمە لە تواناواندا هەبووە کردومانە و بەردەوامیش دەبین و ناژبێ هەرێمی کوردستان ببێتە سەرچاوەیەکی تەهدید بۆ وڵاتانی دراوسێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئیجازەم بدەن ئەوەش بڵێم ئێمە هیچ مبەرڕێکیش بۆ ئەو موشک بارانە بۆ ناردنی ئەو پەهبادانە درۆنانە بۆ کوردستان نابین. هەروها سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمیش ئیدانی بۆردومانەکەی ئێرانی کردو وەک دەستدرێژی بۆ سەرخاکی هەرێم ناوی هێنا. بەداخەوە ئەم بەیانیە دیسان جارێکی تر بیستمان کە شاری کۆیە و زەرگوێز بەر شاڵا و پەلەماری مشکەکەکان کەوتون و هەندێک شەهید و برینداریش گەێنراونەتە خەستەخانەکان. ئێمە لەلایەکی دانایی ئەم دەستدرێژیە و پێشێلکردنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان دەکەین. لە بەغدادیش دەنگی ناڕەزایی بەرامبەر بۆردومانەکانی ئێران بەرز بووەوە. وەزارەتی دەرەوەی عێراق لە ڕاگەیانداوێکدا ئیدانەی هێرشەکانی ئێرانی کرد و ڕایگەیاند ئەم ڕەفتارە تاکلایەنە دوژمنکارانەیە پاڵنەرێک نابێت بۆ چارەسەر و بەدیهاتنی سەقامگیری. دەشڵێت لەسەر ئەم دەستدرێژیەی ئێران ڕێوشوێنی دیپلۆماسی لە ئاستی باڵادا دەگرینە بەر. بۆردومانەکەی ئێران لەسەر ئاستی دەرەوەش کاردانەوەی هەبوو. نوێنەراتی تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق لە پەیامێکدا بە زمانی کوردی ئیدانەی هێرشەکانی کرد. هاوکات کۆنسۆڵخانی ئەمریکا لە هەولێر سەرەڕای ئیدانەکردنی بۆردومانەکە داوای لە ئێران کرد بۆردومانی سەر هەرێمی کوردستان بۆستێنێت. لەلایەکی دیکەوە دەیڤید هاند کۆنسۆڵی بەریتانیا لە هەرێمی کوردستان تویتێکی لەبارەی هێرشەکانی ئێران بڵاو کردەوە و دەڵێت بە توندی ئیدانەی دووبارە بوونەوەی هێرشەکانی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان دەکەین و پێویستە ئێران دەستبەجێ هێرشەکانی بۆ سەر وڵاتانی دراوسی ڕابگرێت. هاوکات وەزارەتی دەرەوەی فەڕەنسا ئیدانەی هێرشەکانی ئێرانی بۆ سەر هەرێمی کوردستان کرد و ڕایگەیاند هێرشەکان پێشێلکردنی سەروەری و یاسانی و دەوڵەتیەکانە و هەڕەشەیە بۆ سەر سەقامگیری عێراق و ناوچەکە. ئاسوودە بن.